سیما جاف ئەو هێزەکەیە کە سیما پشی پێدەبەستێ و قسە بەدار و بەردەڵێ باریاس و توانە دەڵێتن گۆرانی کوردیتان تێک داوە واروەها بە پێشکەشکاری کورد هێلین دەڵێ نازانی تۆ پێشکەشکاری بکەوە پێشم خۆش نەبم بە هاوڕێت واروەها تۆ مۆدێلی چیشت بەکاری پێشکەشکاریدایە هەر کەسێک مایەک بەدەست بگری ئەوە نییە پێشکەشکار بێ وە دەژڵێتن هیچ کاتێک ئامادە نیمە لەگەڵ هونەرمەند میران عەلی کلیپ بکەم سیما جاف لە ئێستادا کاندیدە بۆ شاجوانی عێراق ئەم شتانە دەکا بۆ ئەوەی ببێتە مەوزوع لە لای خەڵکی زیاتر بناسرێ یاخود ئەوە ستایل و شێوازی ژیانی خۆیەتی تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر بکە هەروە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە زانگۆڵەکەشت لەبیر نەچێ بۆ ئەوی توی خۆشەویستەکەمی کەسبی کە باوەتەکانمان ببینی گەر پێت خۆشە ڕۆژانە چالاکیەکانمان ببینی سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا. سیما جاف کچە کوردێکی کوردستانە. سیما هەر لە منداڵیەوە لە شاری بەغدا لەدایک بووە لە ئێستادا سیما تەمەنی 25 ساڵە لە ئێستادا خۆی کاندید کردە بۆ شاجوانی عێراق. سیما زۆربەی جا خەڵک پێی دەڵێن تۆ عەرەبی خۆت فێرە کوردی کردووە ئەویش دەڵێ من لە زۆر کوردترم لەبەرەوەی باوکم و باپیرم ئەو کاتێک کوردایەتیان دەکرد ئێمە لە بەخاتری کوردایەتی کەوتونەتە بەغدا بۆیە منیش لەوێ لەدایک بوومە واروەها خۆم لە زۆر کورد بە کورتتر دەزانم و من کوردی ئەسلیم واروەها باسی ئەوش دەکا پێم خۆش خەڵک بڵێن پێشکەشکارە وە پێشم خۆش هەر بۆ شێوازە بناسرێم پێم خۆش نەوەکو کەسایەتێکی دیاری نۆ سۆشیال میدیا بناسرێم یاخود وەکو بلۆگەری و چەندوو ناوی تر یاخود بازەوە دەکەن ئایا نیازیەوە تێ ببی بە مۆدل ئەویش لە وەڵامدا دەڵێ وەڵا باوکم سرم دەوڕێ باسی ئەوە دەکا چۆن ببێتە مۆدل باوکی چۆن قبول دەکا دەڵێن نەخربەی شێوازێک بیرم لەوە نەکردوتەوە ببم بە مۆدل وەو خۆی باز لەوە دەکاتن خێر سپی بۆ تاوەکو باوکی قەناعەتی بەوە هاتووە کە ببێت بە پێشکەشکار وەروها ئەی چۆن هێشتوێتی ببێت بە شاجوان و بازەوە دەکا سیما شاجوان ئەوە نییە کە ئێوە بیری لێ دەکەنەوە پێویست ناکە شاجوان چاوێکی گەورەی هەبوو لە شولارێکی جوانی هەبێتن و قەد و باڵەیەکی ناسیی هەبێتن دەڵێتن شاجوان دەبێتن جوانی لە هەڵسوکەوت و جوانی لە ناخ و جوانی لە ڕەوشت هەبێتن وە بیری لەوە مەکەنەوە ئەگەر بتانەوێ شاجوانێک بۆ شێوەی ئەوە بیری لێ دەکەنەوە لە عێراق ڕوودا بەی شێوازێک شتیوا ڕوونادا لەبەرەوەی شاجوانی عێراق لەگە وڵاتانی تر زۆر جیاوازە شاجوانی وڵاتانی تر زۆر جوانن بەڵام ئەم شتێ لە عێراق چاوەڕێ مەکەن ئایا ئەوەی ئەو باز دەکاتن کچی جوان بۆ شێوێ لە عێراق نییە بە تایبەتی لە کوردستان وە سیما جاف ڕەخنەوتانەیەکی زۆری هاتە سەری دەربارەی چەند کەسایەتێکی بەناوبانگ لە کوردستان قسە دەکاتن یەک لەو کەسانە خات و هێلین لە بەرنامەیەک ئەم خاتونە پێشکەشکارە چۆن هەڵدەسەنجێنی ئەویش لە وەڵامدا دەڵێتن ئامادە نیمە بە هیچ شێوازێک لەگەڵ ئەو خاتونە دانیشم بۆ بسمە بەرنامەکەیەوە ئەسڵەن من ئەو کچە ناناسم تاوەکو شتێکی شەخسیم لەگەڵی هەبێتن نەدەیناسم نە لە دوورەوە نە لە نزیکەوە وە پێشم خۆش نییە هاوڕێی وەکو ئەوم هەبێتن و بەی شێوازێک پێم خۆش نییە ناوی من لەگەڵ ئەو بەراورد بکەن وەروها دەژڵێتن پێشم خۆش نییە هاوڕێی وەکو ئەوم هەبێتن وە چەندین کەسانی وەکو ئەو هەستاونەتەوە مایکێکیان بەدەستگرتووە دەچنە لای خەڵک پرسیاریان لێ دەکەن پێشکەشکاری هەروە ئاسانیە تۆ بتانی بەرنامەیەک یاخود شتێک پێشکەش بکەی بۆیە ئەوانە مۆدێلن دوورن لە کاری ڕاگەیاندن و دوورن لە کاری پێشکەشکاریەوە بۆیە من دەڵێم لە عێراق زۆر کەسی بەنتوانە هەیە کە پێشکەشکارە یەک لەو کەسانە سۆزان کەمالە کە زۆر هاوڕێمەوە زۆرم خۆش دەوێت بەمانای کەلیمە پێشکەشکارە بەڵام لە کوردستان ناوی پێشکەشکار ئاوا پێیز بووە بەڵام لە بەغدا گەر سیر بکەی پێشکەشکار بە شتێکی زۆر گەورە مەزن سیر دەکەن و زۆر ڕێز و احترامی دەگرن وەکو کوردستانی لای خۆمان نییە پێشکەشکار ئاوا بۆ چاوە سێری بکرێتن من ئێستا هەر کاتێک کە قسە دەکەم خەڵک نازانێ من چۆن باشم یاخود خراپ لە کۆمنت
جنێ و دەنووسن و قسەی ناشرین دەکەن. بۆیە هیوادارم ئەو کردەوەی لە ناو کورد نەمێنێتن و پێویستە کەسەکە بناسی ئینجا قسەی لەسەر بکەی. پێویست ناکە تۆ بەبێ ئەوەی شخصەکە بناسی دەست بە جنێودام بکەی. وەروها باز لەوەش دەکاتن دوو گۆرانی بێشێ گۆرانی کوردیان تێکداوە، گۆرانی کوردی دانەوێت بەلا ڕێدا بن، ئەویش توانە و ئاریاسە. دەڵێتن گۆرانی کوردیان تێکداوە، پێویست ناکە ئەم شێوازە ستایل و گۆرانی گوتنیە لە ناو کورد هەبێتن. ئەو باز لەوەش دەکا دەڵێ پێم خۆشە ئەگەر ڕۆژێک بتوانم بەشداری لە فلیمی سینەمایی بکەم، ئەگەر چەند هەڵبژاردەیەکم بدەنێ من گۆرانی بێژ هەڵوێست هەڵدەبژێرم، هەم گۆرانی بێژ و هەم ئەکتەرێکی بەتوانایە لە ناو کووردا هیوای سەرکەوتنی بۆ دەخوازە. سیماجاف زۆربەی کات لەگە کەسایەتێکی بەناوبانگ بە دەردەکەوێ، هەموو خەڵک لێی دەپرسن چۆن لەگەڵ ئەم کەسایەتی ئەمەنە ڕسم دەگری. سیماجاف لە سەرەتادا دەڵێ تەنها هاوڕێینە، دواتر دەڵێ لە هاوڕێ زۆر نێزیکترین کوڕێکی بەرپرسە لەگەڵما. ئەگەر هەر ئیشێکم پێوێ یاخود هەر شتێک شخصی هەبێ دەتوانم لە لای ئەو باسی کەم، وەتاوکە ئێستا هیچ ئیشێکیشم پێ نەبووە، ئینشاڵڵە ئیشیشم پێ ناوی، بەڵام ئێستا من و ئەو لەگەڵ یەکتری لە هاوڕێ زۆر زیاترین. وەروە ئەو کەسێک کە باسی دەکەن ناوی مازنە و پرسیاری ئەوەش لە سیما دەکەن پێت خۆشە لەگەڵ چه هونەرمەندێک کلیپ بکەی یاخود ئەگە هونەرمەندێک داوا لێ بکە ڕەتی دەکەیەوە. ئەو دەڵێتن میران عەلی گەر داوام لێ بکە لە کلیپەکانی بەشدار بم بەی شێوازێک بەشدار نابم لەبەرەوەی پێم خۆش نییە، و لە دواتری قسەکانیشیدا دەڵێتن ناشیناسم بەزارەوە حەز ناکەم لە کلیپەکانی بەشدار ببم. وەسیما باز لەوەش دەکاتن دەڵێ ئەگەر نەبم بە شاجوانیش لە ئێستاوە بڵێن شاجوانەقەینە، بەڵام لە ئێستا وەکو شاجوانی دیالە دەستنیشان کراوم، ئیشاڵڵە دەبم بە شاجوانی عێراقیش. ئەگەر نەبم بە شاجوانیش ئەمە دەبم بە پەرلەمانتاری عێراق. بەم نزیکانە لەبەرەوەی لە قۆناغی چوارەمی بەشی یاسای لە زانکۆی لبنانی فەڕەنسی شاری هەولێر دەخوێنێتن بۆ دەڵێتن زۆر لە ناو سیاسەتەوە نێزیکم، لەبەرەوەی چەندین جار پرۆگرامم هەبووە کاری پێشکەشکاری نێو سیاسەکانم کردووە، زۆر کەس دەناسم لە ناو سیاسەتدا. بۆیە ئەگەر نەبم بە شاجوان ئەو بیرم لەوە کردوتەوە ببم باندان پەرلەمانێک لە عێراق. ئایا تۆی وەکو بینەر پێت وایە سیماجاف دەبێتە یەکەمی سەر ئاسی هەموو کچەکانی تر و دەبێتە بە شاجوانی عێراق؟ زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان. ئەو پێتان خۆش ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە. وەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و لایک و کۆمنتیش لە بیر نەچێت و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی، وە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆی ئاگاداربی لە چالاکەکانی ڕۆژانەمان. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.